ناو شار و دەرەوەی شار هەمووی بە کامێرای تیژڕەوی تەنراون 964 بە دوواداچوون بۆ هەر بابەتێک بکات نەتیجەی دەبێت. سڵاوتان لێبێت. ناو شار و دەرەوەی شار و ڕێگای چۆر و قەڵەباڵق بە کامێرای تیژڕەوی تەنراوە بۆیە ئاگادار بن و دوور بڕۆن و سەلامەت بکەن. ئێستا کامێرای تۆمارکردنی خێرایی لاسەر ڕێگای هەولێر بۆ مەخموریش دانراوە. هێشتا بە فەرمی ڕانەگەێنراوە کە سەرپێچی تۆمار دەکات. کامێراکان نوێن و بە 4 ڕاگر پێش و پاشیان پارێزراوە. مەخمور لە هەولێرەوە 62 کیلۆمەتر دوورە، دەیان ناحێ و گوندەکەونە ناوەندی چوون و هاتنی ڕێبوارانی ڕێگاکە. بە گوێرەی سۆراغی 964 و زانیاریەکانی بەردەستی کە لە ئەفسەرانی هاتوچۆی ڕێگاکە وەریگرتووە. ئەو کامێرایانە ئێستا لە قۆناغی دانان و تێزدان بڕیارەکە بەو جۆرەیە دواتر بکرێ بە هەمیشەیی و ڕابگەێنرێت کە سەرپێچی تۆمار دەکات. ئەوە بەشەی کە تیادا دانراوە جووتساییدە خێرایی بۆ ئۆتۆمبیلی تایبەت 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، هەروەها باڕەڵگرەکان 80 کیلۆمەتر دیاری کراوە. ئەوەی کە خەڵکی خورماتوو زۆر دڵیان پێخۆش بوو دەیانتوانی بینێرنە دەرەوەی قەزاکە و بژێویشیان لەسەری بوو خورماکەیان بوو. ئێستا داری خورماکانیش نەخۆش کەوتون و بەرهەمەکەیان بە کەڵک نەماوە. ئیتر ئەو گەرما تاقت پڕوکێنەش کە تەنیا سوودی بۆ خورماکەیان بوو فریایان ناکەوێت. ساڵانی ڕابردوو لە خورماتوو خورما هەناردەی شارەکانی تر دەکرا، بەڵام لە ئێستادا لە کۆی دەیان باغ تەنها یەک باخی خورما لە قەزاکەدا ماوە و ئەو باخەش دارەکانی تووشی نەخۆشی بوون. حازم عەرەب خاوەنی باخی خورما بە 964 وت ماوەیەکە جۆرە نەخۆشیەک لەناو باخەکەمدا پەیدا بوو و دارخورماکان شەق و کون دەبن، پاشان لار دەبنەوە و دەکەون. عەلی جەلال بەڕێوەبەری کشتوکاڵی خورماتوو بە 964 وت تا ئێستا نازانرێت جۆری نەخۆشیەکە و چارەسەری چییە، بەڵام لیژنەیان لە کشتوکاڵی سەلاحەدین پێکێناوە و دووشەمەی داهاتوو سەردان دەکەن و بەڵکو چارەسەرێک بۆ دارخورماکان بدۆزنەوە. ئیتر لەمە دوا ئەگەر چوونە گەشت و سەیران و خوانەکردە یەکێک نەخۆش کەوت و حاڵەتێکی تێکچوونی تەندروستی بۆ دروست بوو، سەیرانەکە مەشێوێن و مەگەڕێنەوە لەوێ تیمی تەندروستی گەڕۆکەیە و چارەسەری بۆ دەکات. ئەمە تەنیا بۆ گەشتیار نا، هەفتانە سەردانی گوندە دوورە دەستەکان دەکەن و چارەسەری پیرەپیا و پیرەژنەکانی ئەو مندانش دەکەن. ڕێکخراوی سندوقی نەتەوە یەکگرتوەکان بۆ دانیشتوان لە عێراق 3 کلینیکی گەڕۆکی بۆ وەزارەتی تەندروستی دابین کرد و ئەویش ئاراستەی زاخۆ پیرمام و هەڵەبجەی کرد. تەندروستی گشتی هەڵەبجە ڕاگەیەنراوێکدا دەڵێت کلینیکە گەڕۆکەکە لە ناوچە گەشتیارەکان لە ڕۆژانی پشوو کە ژمارەیەکی زۆر گەشتیار لێنە سنوورەکەمان جێگیر دەکرێت و دەشتنە گوندەکان. باس لەوەش دەکات کلینیکەکە هەفتانە بە تیمێکی پزیشکیەوە سەردانی گوندەکان دەکەن بۆ بینینی ئەو دایک و باوکانی کە پیر بوون و توانای هاتنیان نەماوە بۆ نەخۆشخانەکان چارەسەریان بۆ دەکرێت. 964 هیچی لێون نابێت و بە تایبەت ئەوەی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە لە هەرکوێ کەم و کوڕی ببینێت پێشانی دەدات و لە مەترسیەکەی هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە. بۆیە دوای بە دۆداچوونێکی پرۆژەی قیرتاوکردنی ناوبازاڕی زاخۆ دەستی پێکرد. دوای بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆی جێهێشتنی زیاتر لە 100 سەرەمەنهۆڵ لەسەر جادەکانی زاخۆ لەلایەن تۆڕی 964 کە ئاستەنگی هاتوچۆیان بۆ شۆفێران دروست کرد بوو. ئەمڕۆ چوارشەممە دەستکرا بە قیرتاوکردنی جادەکان و بڕیارە لە هەفتەیەکدا تەواو ببێت. سەرەمەنهۆڵانەی کە جێهێڵدرابوون لە ئاستی شەقامەکە بەرزتر بوون، بۆیە ئەگەر بە ناشارەزایی و بە خێرایی بەسەریدا بڕۆشتی تایە ڕەنگە شۆفێری تووشی ڕوودا و یان کارە سارد کردایە. ئاوڵەکانم پێشکەشکردن شار.